لە ماستەرپلانی شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بەناوچەیەکی گرنگی گەشتیاری دادەنرێت. سەرتەکی بەمۆ سروشت کەش و هەوایەکی لەبار و دیمەنێکی جوانی پێبەخشیوە. لەگەڵ ناوبانگی ئەم ناوچەیە بە جۆرەها بەرووبوومی میوە دانیشتوانەکەی بە پرۆژەی گەشتیاریەوە سەرقاڵن. بەم هۆیشەوە ساڵانە لە سەرەتای وەرزی بەهار و وەرزی هاوین ژمارێکی بەرچاو گەشتیار ڕووی لێ دەکەن. لە شارەکانی سلێمانی و هەموو ناوچەکانی عێراق و ڕوومانتیەکەن بە تایبەتی ناوچەی خوارۆ زۆریان بۆیرە بەرام لە ڕێگەی خزمەتگوزاریەکانش بەڕاستی خزمەتگوزاریمان نییە لە ڕێگەی ڕێگەوبان و هەم پرۆژەی حکومەت هیچ پرۆژەیەکی بۆ دروست نەکردو. ئێمە هەمومان لەسەر ئەستۆی خۆم دروستم کردووە. من ئێستا ئەم شوێنەمە من خۆم دروستم کردووە، حکومەت هیچی بۆ من نەکردووە. سەرەڕای هەبوونی دیمەنێکی جوان و کەش و هەوایەکی لەبار، بەڵام خراپی ڕێگا و بەتایبەت هاتوچۆی بار هەڵگرەکان و نەبوونی خزمەت گوزاری گەشتیاری ڕێگرا لە بەردەم حەوانەوەی گەشتیاران. بۆیە داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بەم شوێنە گەشتیاریە بدات. ئەم ناوچەیەکی خۆشی دڵگیرە. حکومەت ئەم حکومەتی کوردیە ئاوژێباتەوە لەم جادە و لەم ڕێوەبانە تۆزە خاچێکا بۆ میلەتە با بە خۆی ئیسراحی چا بکاو. ناوچەیەکی زۆر دڵگیر و دڵڕفێنان بەڕاستی، بەڵام وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە. هەندێک ناوچەیە لە بەتایبەتی کاتی هاتوچۆ ڕێگاکان پێویستی بە نەوژنکردنەوەیە. وەروەها پێویستە گەشتیارانەی کە ڕوو لەوی ناوە دەکەن پێویستە پاکوخانی ڕابگرن، وەکو پێویست گرنگی بە پاکوخانی نەدراوە. پێویستە هەر کەسێک دێت لە لای خۆیەوە ئەلاگەی شتێکی پێبێ ئەو خاشاک و شتەی کەوا پێێتی هەڵی بگرێت. واروەها بە پێویستش گرنگی بەو ناوچانە دراوە و توانیانە ڕێنمایە تەندروستیەکان بپارێزن و هەر خێزانێک بە جیاجیا دانیشتووە لێناوە. ئێمە لە شاری کفریەوە هاتوین، هیوادارین ڕێگەوبانەکەی نۆژەم بکرێت و گرنگی پێ بدرێت. لەبەرەوە خەڵکی زۆر ڕەنگە لە باشووری عێراقشەوە ڕووکاتە ئەم ناوچانە لەبەر ئەو هەواکەی. هاتیمەوە ناوچەی سەرتەک شوێنێکی گەشتیاری خۆشە، شوێنی گەشتیاری باشی لێیە و هەروەها لەگەڵ ئەوەیشا بەندی ڕێنمایەکانین. بەڵام بەداخەوە ئێرە دوو هۆکاروا ئەکا کە ئەم خۆشیە لە خەڵک تێک بدا. یەکەمان ڕێگەوبانێکی زۆر ناڕەحەتی هەیە، هەروەها دووەم بار هەڵگرەکان. ئایکینا داواکارین لە حکومەت ئەم ڕێگەوبانە چاک بکاوە، هەروەها ڕێگەیەک بدۆچێتەوە بۆ ئەم بار هەڵگرانە بۆی ئەم جەوە خۆشە لە خەڵکی تێک نادا، چونکە بەڕاستی شوێنێکی دڵفرێن و هەتا بڵێ خۆشە. ئێرە شوێنێکی گەشتیاریە سەرتەک و هاتوین بۆرانە و ڕێنمایەکان جێبەجێەکەین، ڕێنمایە تەندروستیەکان و تێکڵاوی خەڵک ناکەین و شوێنێکی خۆشە بەڕاستی. وەڵی گرنگی پێ بدا. بەڕاستی ئەم شوێنانەگەل لە هەر شوێنێک پێویستە تا ئەم شوێنەگەل لە ئەوروپاوێت گرنگی تایبەتی خۆی پێدەن. ڕووکردنی دانیشتوانی ناوچەکە بۆ گرنگیدان بە پرۆژەی گەشتیاری دانانی بەردی بناغی ئەو پلانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازە کەرتی گەشتیاری بکاتە سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ هەرێمی کوردستان. بەڵام ڕەنگە قەیرانی دارایی لە ئێستادا خواستەکەی بەدینێنێت و نەتوانێت ئەو داهاتە فریایی ئەم قەیرانە بخات. سەلام ڕۆڤگەلی کوردستان سەرتەکی بەمۆی یەکێک لە شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان لە سنووری ئیدارەی گەرمیان.